با دیزاینێکی ناوازە کە بە هاوکاری خێرخوازان دروست کراوە باڵەخانە شەژنهۆمیەکەی لقی سلێمانی دەستگای نووری حیکما بۆ پەروەردە و ڕۆشنبیری لە ئاهەنگێکی ناوازەدا کرایەوە. بەرپرسی لقی سلێمانی دەستگاکەش بەڵێنی خزمەتی زیاتر بە فێرخوازان و شێدایانی پەیامی ئیلاهی دەدات. نزیکەی 3 ساڵە خەریکین بیناکە بینایەکی شەشقاتیە و باڵین هەر تایبەتە بە مەسەلەی فێربوون و لەبەرکردنی قورئانی پیرۆز. پێشتر ئێمە لە شوێنێکی بچووکە بووین، شوێنمان تەسک بوو، ئەگە بمانویستە قوتابی وەرگرین هەڵبەتە مەجالمان نەبوو، خەڵکێکی زۆر ناوێنووسی شوێنی ئەوەمان نەبوو کە قوتابەکان امتیاز جیا بکەینەوە. بەس بە ئومێدین لە مەولا کە ئەلحەمدولیلا بینایەکی سەر بەخۆ بەو شێوەیە گەورەمان هەیە بتوانین ئینشاءڵڵا خزمەتێکی زیاتر بە گەنج و لاوەکانی شارەکەمان بکەین. دەستگای نووری حیکما یەکێکە لە دەستگا پەروەردەیەکانی کۆمەڵی ئیسلامی. ئەندامێکی سەرکردایەتی ئەو حیزبەش دەڵێت هاوشانی خەباتی سیاسیان خەباتی پەروەردەییش لە نێو کۆمەڵگەدا بەرکێکی لە پێشینەی خۆیان دەزانن و بەردەوام پاڵپشتی دەستگا و ڕێکخراوە و بنکە پەروەردەی و ڕۆشنبیریەکانیان دەکەن. بێگومان کۆمەڵی ئیسلامی جیا لە خەباتی سیاسی خەباتێکی تری هەیە کە پەروەردەیە بانگەوازە و گەڕانەوەی گەنجەکانە بۆ سەر ڕاستەڕێ و ڕاستە شەقام. لەم پێناوەیشدا هیچ نکۆڵی نەکردووە لە سەرەتاوە هەتا ئێستا بەردەوام بووە دەستگاکانی وەک نووری حیکمە، دەستگای بەخشین و هەروەها کۆمەڵێ دەستگای تری بانگەواز و خێرخوازیمان هەیە. بەتایبەت دەستگای نووری حیکمە کە ئێمە زۆر دڵمان پێخۆشە، کاریگەریەکی زۆری هەیە لەسەر کۆمەڵگای کوردەواری لە جوان خوێندنەوەی قورئان و پەروەردەکردنینەوە و ڕۆڵەکانمان بۆ ئایندە و زیاد لە 700 مامۆسا ئێستا لە دەستگای ڕۆشنبیری نووری حیکمە کارەکە، زیاد لە 8000 قوتابی کە سەرگەرم و سەرقاڵی و خوێندنەوەی قورئان و دیراساتی قورئانی و ڕەوشتەکانی قورئان و هەروەها خوێندنەوەکانی قورئان بە قیرائاتی عەشر دەیان و سەدان کەس هەتا ئێستا هەموو قورئانی پیرۆزیان لەبەر کردووە و پەخش بوون بە نێو کۆمەڵگەی کوردەواریە. هەڵگری ئادابی حەمەلەی قورئانیشن سوپاس بۆ خۆی گەورە. لەم پێناوەیە ئێمە نکۆڵیمان نەکردووە و نکۆڵیش ناکەین. قوتابیانی دەستگای نووری حیکمەش باکردنەوەی باڵەخانە نوێکەیان دڵخۆشن و بەڵێن دەدەنەوەیەکی بەسوود و بە بەرهەمیان لێ دەربچێت کە خزمەت بە دین و ژینی میلەتەکەیان بکەن. قوتابی دەستگای ڕۆشنبیری نووری حیکمە دڵخۆشم بەکردنەوەی ئەم بینا تازەیەمان کە دەتوانین زیاتر قورئانی لە فێر بووین و نمونە بین بۆ دەرەوە. زۆر خۆشحاڵم بەکردنەوەی ئەم دەستگایە و سپاسیانەکەم بۆکردنەوەیان. من لە ئێستا دەتوانم زۆرتر فێر بم و چاکتر فێر بم و بەهۆی ئەو کەشووی کە بۆیان داناوین زۆر خۆشە و زۆر سپاسیانەکەم. لقی سلێمانی دەستگای نووری حیکمە لە مانگی ئەیلولی ساڵی 2009 کراوەتەوە و لە ئێستادا خاوەنی 2000 قوتابی و 100 مامۆستایە لە هەردوو ڕەگەز. لە ماوەی 10 ساڵی خزمەتکردنیشاندا مۆڵەتی جوان خوێندنەوەی قورئانیان بە 600 کەس بەخشیوە و ساڵانەش گەورەترین فیستیڤاڵ لەسەر ئاستی هەرێم و عێراق بۆ مۆڵەتی جوان خوێندنەوە و جۆرەکانی خوێندنەوەی قورئانی پیرۆز ساز دەکەن. هەروەها خاوەنی زیاتر لە 10 بازنەی فێرکردنی قورئانە لە گەڕەک و ناوشاری سلێمانی. باڵەخانە نوێکەی لقی سلێمانی دەستگای نووری حیکمە با گوژمەی 100 دەفتەر دۆلار و لەسەر ڕووبەری 450 مەتری شوارگۆشە و بە 6 نهۆم دروست کراوە کە تێچووی مادی تەواوی باڵەخانەکە لەلایەن خێرخوازان و دۆستانی قورئانەوە دابین کراوە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.